تەک نەفەرە بچنە ناو جەیشی سووریا، یعنی ئەمە واقعی نییە. ئێمە عینەن ساڵی 2003ەوە کۆک ماسرۆریش لێرە ئێمە عینە مشکلەمانە بوو لەگەڵ ئەمریکیەکان بە ئێمەیان دەگوت ئیلا بیل ئێوە دەبێ لە ناو جەیشینی، گوتمان بە ئەوە عەمەلی نییە، واقعی نییە. اینجا دوای 3 ڕۆژ مناقشە هاتنە سەر ئەوەی ناوێک بدۆزنەوە، گوتیان شەڕکەرانی چیا ماوتن ڕێنجرز، ئەو ناوەیان دۆزیەوە. جا بە بیرم دێ ئەو وەختە پرسیاری کاک ماسرۆریان کرد، گوتیان ئەرێ ئەگەر ئەوە تەرجمە بکەین دەبێتە چ ماوتن ڕێنجەر؟ ماسرۆریش کاک ماسرۆری پێ گوت وەڵا دەبێتە پێشمەرگە. دەبێتە پێشمەرگە. کاکە بەنسبەت ئەوانیش عینەن مەوزوعە، واقعی نییە تۆ پێی بڵێ تاک ئێوە دەبێ بێن لە ناو جەیشی سووریدا خۆتان ئەوە بکەن. دەبێ فۆرمۆلێکی تر بدۆزرێتەوە، دەبێ فۆرمۆلێکی تر بۆ ئەو مەسەلەیە بدرێت. ئەی باشە ئێستا مەسەلەن کەمپی ئەلهۆڵ گەورەترین مشکیلەیە، مەسەلەی نزیکەی حدودی 10,000 نەفەر ئەوانەی کە زۆر توندڕەون داعش بوون لەوێ لە سەجنن، مەسیری ئەمانە چۆن دەبێ؟ ئەمە دەبێ بە حوار و گفتگۆ لەگەڵ بینی دیمەشق و بینی برایانمان لە قەسەدە دەبێ ئەم مەسەلەیە عیلاج بکرێ. ئێمە پێمان وایە دەبێ هەندێک هەنگاو بە زووترین کات بنرێ لەلایەن قەسەدەوە. یعنی حتا ئێستا پرسیارەکە ئەوە لە مانگی 3ەوە ئەوانە هەندێک ڕێککەوتنیان ئیمزا کردووە. حتا ئێستا هیچیەک لەو بەندانەی ئەو ڕێککەوتنە جێبەجێ نەکراوە. چاوەڕێی چ دەکەن نازانم. کێ جێبەجێ نەکردووە؟ لەلایەن هەردوو لاوە جێبەجێ نەکراوە، بەڵام زیاتر قسەکان لەسەر بڵێن قەسەدەیە کە جێبەجێ نەکرا. ئەمە دەبێ بە حوار حەلی بکەن. چاوەڕوانکردن من پێم وایە چاوەڕوانی چ دەکەن چ دەبێتن، ئێمە دەبینین وەزعی سووریا ڕۆژ بە ڕۆژ دەگۆڕدرێ. لەبەر ئەوە من پێم وایە کورد لەوێ نابێ ئەم فرسەتە لە دەست بدا، دەبێ بە حوار بە زووترین کات ئەم کێشانە چارەسەر ببن.